پاشان ئەڵێ ئێمە لێرە ئەمڕۆ کۆبووینەتەوە ئێوە هەمووتان تەشریفتان هێناوە بۆ ئەوەیە کە لەوسی تەوەرە لەوسی بابەتەی کە دۆستانی ئێمە و میوانانی ئێمە لە دەرەوە ناوەی کوردستان ئامادەیان کردووە هاوبیرانمان ئامادەیان کردووە بۆ ئەوەیە کە ئێمە بۆ چوونی خۆمان بڵین و ئێوەش ڕخنەی خۆتان بگرن. بێگومان دوای مشت و ماڵکردنی هەموو بۆچوونەکان و ڕاستپاردەکان و ڕاستپاردەکانی هەردوو کۆنفرانس دەرئەچێوە ڕاگەنراوی کۆتایی کۆنفرانس دەرئەچێ ڕاستپاردەکان و ڕاگەنراوەکان سیاسەتی ڕسمی پلاتفۆرمی دابڕان و بزوتنەوەی فێمینیزمی ڕۆشنگەری. ئێمە لێرە ئەمڕۆ کۆبووینەتەوە و ئێوە هەمووتان تەشریفتان هێناوە بۆ ئەوەیە کە لەوسی تەوەرە لەوسی بابەتەی کە دۆستانی ئێمە میوانانی ئێمە لە دەرەوەەوە لە کوردستان ئامادەیان کردووە هاوبیرانمان ئامادەیان کردووە بۆ ئەوەیە ئێمە بۆ چوونی خۆمان بڵێن ئێوەش ڕخنەی خۆتان بگرن. لێرە دانیشتوین بێگومان دوای مشت و ماڵکردنی هەموو بۆچوونەکان ڕاستپاردەکانی هەردوو کۆنفرانس دەرەچێ و ڕاگەنراوی کۆتایی کۆنفرانس دەرەچێ ڕاستپاردەکان و ڕاگەنراوەکان سیاسەتی ڕسمی پلاتفۆرمی دابڕان و بزوتنەوەی فیمینیزمی ڕۆشنگەریە بێت. تەوە لە دوایە دێتە سەرەوەی ترە لە من سوپاسدانەکەم و دوای مناسبەت ئەڵێ مناسبەکەمان وایە لە 1970 لەژێر کاریگەری کۆنەپەرستان لە ورمێەوە تا سەڵماس شەڕێکی خوێناوی 158 ڕۆژ بەرپا ئەبێ 158 ڕۆژ. من جارێکی سپاسی ئامادەبوانی هەموو لایەکەکەم ئەم کۆنفرانسە بە کۆنفرانسی خۆتان بزانن ئەگەر ئێمە توانی بێتمان دەرگای ئەم ڕێبازە و ئەم فەلسەفەیە بکەینەوە ئەوە بۆمانایە نیە ئێمە بە تاپۆمان کردووە یا پاوانمان کردووە ئەمە ڕێگای هەموو لایەکمانە بە هاوکاری هەموو لایەکتان بە ڕخنەی هەموو لایەکتان بە کارلێک لە چۆنێتی تێگەیشتن لە ئەرکەکانی ڕۆشنگەری ئێمە ئەتوانین ئایندەیەکی باشتر بۆ هەمووان بە تایبەتی بۆ هێزە دیموکراتەکان و هێزە چەپەکان فراهم بکەین. لە کۆتاییە کۆنفرانسەکەمان هاوکاتە لەگەڵ چەند یادێکی سیر لە مێژووە. 1970 لە ژێر کاریگەری کۆنەپەرستەکان لە ورمێوە تا سەڵماس شەڕێکی خوێناوی 158 ڕۆژ بەرپا بێ 158 ڕۆژ شەڕێکی خوێناوی لە بینی موسڵمانەکان و مەسیحیەکان بەرپا بێ 158 ڕۆژ. زۆر بە گەورەیە زانێ کە لە بینی پارتیوەچێتی 158 ڕۆژی زیاتر خایەن اینجا لە 137,000 کەسە بن بە قوربانی ئەمڕۆ یادێتی 137,000 کەسە بێ بە قوربانی ئەمڕۆ یادێتی 137,000 کەس ئەبێ بە قوربانی. زۆر بە گەورەی باسیشێک لە کاتێک هەر لە لینینگراد 3 ملیۆن کەس فوت. ئەمڕۆ سبەینە دوو بڕیاری سیر لە بەریتانیاوە دەرچوو. بڕیاری یەکەم ئەمڕۆیە ئینزاری شێخ مەحموود دەکەن واز لە شۆڕشکردن بێنەوە ڕەشەی و بەردومانکردنی لێکەنی سلەیمانی ئەنجا لە 1920 ئەمڕۆیانی هەر ئەو ڕۆژێک کە ئەو باسی کردووە ئەنجا لە بە هیچ شێوەیەک مافەکانی کورد ناسەلمێن کەچی هەرم ڕۆژ 22 لە 1920 لە بەریتانیا کۆنگرێگە کرێ ئەگیرە لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست داوای فیدرالیەکەن بۆ کوردستان. هەر ئەمە ئەنجا خۆشیڵە ئەمە حکوومەتی بەریتانیا کە ئاوای لێ کردوین. ئەمڕۆ سبەینێ دوو بڕیاری سیر لە بریتانیەکان بەرامبەر بە کورد دەدرێ. بڕیاری یەکەمی ئەمڕۆیە بریتانیەکان ئینزاری شێخ مەحموود دەکەن ئەڵێن واز لە خەبات بێنە هەڕەشە لە بۆردمانکردنی سلەیمانی دەن وا 1920 ئەمڕۆ و بە هیچ شێوەیەک مافەکانی کورد ناسەلمێنن هەر ئەمڕۆ. بەڵام سبەینێکە 22 هەردیسان 1920 لە بریتانیا کۆنگرەیەک ئەگرێ لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بریتانیا حکوومەتی بریتانیا کۆنگرەیەکە لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست داوای فیدراڵی ئەکەن بۆ کوردستان. ئەمە حکوومەتی بریتانیا بۆ ئەوەی لێ کردوین. ئێوای لێکردون هەر لە خزمەتیان بران هەرێوە لە خزمەتیان کابرا وەزیری خارجی بریتانی کە هات بۆ لای نێچیروان بەرزانی یەکسەر ڕۆژ بە دوایە تەوقەی لەگەڵ کرد و خۆشەویستێکی زۆری بۆ دەربڕی و چونکە تیجارەتی مشتەرەکیانەوە لە بین. باش هەرقڵتان پێ بشکای ڕێگاتان بدایە تێحەتەڵەبەکەتان مزاهرەیەکی دژی بکردە هەر عەلەقەل بۆی ئەو کاتەش هەر لە تەلەڤیزیۆنی پارتیشەوە بینیمان
فلیمێکی دوکۆمنتار، فلیمێکی وەسائقی تیارەکانی ئینگلیز کە قەسفی ڕەواندوزەکەن ئەڵەیتر دوای کە زانیمان خەڵکەکە تێگەیشتون بە ڕۆژ خۆیانە شارنەوە ئەڕۆنە دەرەوەی ڕەواندوز شەو دێنەوە جای ئێمە قومبەلەکانمان تەوقیت کرد قەسفمانەکردن بە ڕۆژ کە شەوە هاتنەوە ئەتەقینەوە. هێرەوە حکومەتی ئینگلیزیە کە کوردستانی کردو بە 4 پارچە کە زۆر بەلاتانەوە خۆشەویستە، بەخوا ئێمە بەلامان خۆشەویست نییە، ئێمە ئەهلی ئیسلام بەخوا قەسەمەوەی خلافی دینەکەمان بێ قبولی ناکەین. سەیری شعبی فەڵەستینتان کردووە ساڵی 1970 یعنی 102 ساڵ لەمەو پێش پەیمانی بەلفۆردرا لەسەرەوەی دەوڵەتی بۆ جوولەکە دروست بکرێ، وەتەنێ بۆ جوولەکە دروست بکرێ لێ. بزانە شعبی فەڵەستینی چۆن مقاومەیەک، بزانە گەنجێکی مسلمان، بزانە ژنێکی نەخوێنەواری فەڵەستینی چۆن مقاومەی ئەو احتیلالەکە. ئێوە لەگەڵ هەموو احتیلالێک دروست بوون، لەگەڵ هەموو احتیلالێکە چوونە بەندەستی هەموو داگیرکەرێک، لەگەڵ تورکیا، لەگەڵ ئێران، لەگەڵ سووریا، لەگەڵ عێراق، چەند جار لەگەڵ ئینگلیز، لەگەڵ احتیلالی ئەمریکی، لەگەڵ ڕووس، لەگەڵ خاتومیتران فەڕەنسا، لەگەڵ هەموو کەس. حوت نێرینە لە زمانی 1970 بە دوای زمانی کیمیا حوت نێرینەی کورد 5 بوو بە جاش. ئێوە تەوجیهە کوردایەتێک با کوردایەتێکە بکەوێتەوە دەستی ئێمە و دینەکە ئاخۆ کاتە بزانە شەعبەکەتان بۆ پەروەردەکەینەوە یان بێ و کوشتنش کە ئێوە خەڵکی پێترسێنن. باوەڕمان وایە مەناعەتیشمان لەوە نیە نیوەی خەڵکە کار کافر بێ. خەیبەر هەمووی جوولەکە بوو، بە زوالیەکەی مسڵمان بوو بە دارالئیسلام حساب. سیادەی شەرعەکە موهیمە، خەڵکێکی جوولەکەیە نەسارایە یەزیدیە بێدینە هەرچی شتێک بن با ببن. و ئێمە هەوڵیش بۆ وا داینەوە کە ئەو دارالکوفرە ئێستا کە کوردستان دارالکوفرە ببێتەوە بە دارالئیسلام. خوا گەورە ئێمەش مسلمانانیش سەرکەوت و سەلامەت کە و هیدایەتمان بدا بۆ دینەکەی، تێمان گەینە لە دینەکەی و زیاتر بەرچاومان ڕۆشن کە. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.